My country saved me and I cannot forget it. And I will fight for her. جۆن مەککەین زیندانی جەنگی ڤێتنام کاندیدی سەرنەکەوتووی سەرۆکایەتی ئەمریکا و نزیکی 3 دەیە سیناتۆر شەوی ڕابردوو لە تەمەنی 81 ساڵیدا دوای ململانەیەکی سەخت لەگەڵ ژێرپەنجەی مێشک گیانی لەدەستدا. جۆن مەکین سیاسەتمەداری دیاری کۆمارەکان و سیناتۆری ویلایەتی ئاریزۆنای ئەمریکا بوو. هاوینی ڕابردوو پزیشکەکان پێیان ڕاگەیاند لوویەک لە مێشکیدا هەیە و بەهۆیەوە ماوەیەکی کەمی ماوە لە ژیان، بەڵام مەککەین زیاتر لە چاوەڕوانی پزیشکەکان لە ژیاندا مایەوە. سیناتۆرەکەی ئەمریکا هەر لە تەمەنی لاوێتیەوە بەشداری کایە سەربازەکانی وڵاتەکەی کردووە و بەهۆی ئەوەی باوکو و باپیری فەرماندەی هێزە دەریایەکانی سوپا بوون لە تەمەنی 7 ساڵیدا لە فێرگی هێزە دەریایەکان بۆتە فێرخواز و دواتر وەک فڕۆکەوان بەشداری جەنگی ڤێتنامی کردووە. لە جەنگەکەدا فڕۆکەکەی تێکشکا و بەدەست و پێشکاوی دیلکرا. پاش 5 ساڵ لە دیلی لە ساڵی 1973 ئازاد کرا. پاش ئازادبوونی لە پلەی کۆلۆنێڵدا وازی لە سەربازی هێنا. بەرەو دنیای سیاست هەنگاوی ناو لە ساڵی 1982 وەک سیناتۆر دەستی بە ژیانی سیاسی کرد. مەککەین دووجار هەوڵیدا بۆ بەدەستهێنانی پۆستی سەرۆکی ئەمریکا، بەڵام لە هەردوو هەوڵەکە شکستی هێنا. بە جۆرێک ساڵی 2000 لەلایەن کۆماری خوازەکانەوە بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا کاندید کرا، بەڵام دواتر بەهۆی تۆمەتی بوونی کوڕێکی ناشەرعی لەبری ئەوە جۆرج دەبلیو بۆش کرایە کاندید. ساڵی 2008 کۆمارەکان کاندیدیان کرد بۆ جێگرتنەوەی جۆرج بۆشی کوڕ، بەڵام بەهۆی سیاسەتەکانی بۆش و جەنگی عێراق و ئەفغانستان گەلی ئەمریکا متمانەیان بە باراک ئۆبامای کاندیدی دیموکراتەکان بەخشی و ئەم جارەشان بەخت یاوەری نەبوو بۆ گەیشتن بە سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و میدیاکانیان مەککەین بە پشتیوانی دۆزی کورد لە سووریا و عێراق دادەنێن. هەڵوێستەکانیشی لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر وەک بەڵگەی قسەکانیان دەخەنە ڕوو. دوای بڵاوبوونەوەی هەواڵی کۆچی دوایی جۆن مەککەین کەسایەتیە سیاسیەکانی ئەو وڵاتە و سەرۆکەکانی پێشوو لە هەردوو پارتی کۆماری و دیموکراتەکان پرسەی خۆیان ڕاگەیاند. سەرەڕای ئەوەی چەند سەرچاوەیەک باسییان لەوە کرد مەککەین دژی بەشداریکردنی تڕامپ بووە لە پرسەکەیدا، بەڵام سەرۆکی ئەمریکا لە پرسەنامەیەکدا هاوخەمی خۆی بۆ خێزانەکەی مەککەین دەربڕی. ئەگەرچی بەشێک لە چاودێران و میدیاکان هەڵوێستا سیاسیەکانی سیناتۆرە کۆچکردووەکە بە مرۆڤ دۆستانە ناو دەبن، بەڵام سەرچاوە هەواڵگریەکان پێشتر ڕایانگەیاند بوو کە مەکین دەستێکی باڵای هەبووە لە دروستبوونی داعش و دانانی دەیان سەرکردەی سیخۆر لە ناو ڕیزەکانی ئەو ڕێکخراوەدا. یەکێک لە زیندانیەکانی گوانتانامۆ باس لە هەڵوێستی مەککەین دەکات لە کاتی سەردانی سیناتۆرە ئەمریکەکە بۆ زیندانەکە و دەڵێت لە کاتێکدا لە ساڵی 2013 وەک ناڕزاییەک لەسەر سوکایەتیکردن بە قورئانی پیرۆز لەلایەن ئیداری زیندانەکەوە زیندانیەکان مانیان گرتبوو. یەکێک لە زیندانیەکان باسی زوڵم و ئەشکەنجە و ئازار و ئیهانەکردنی قورئانی بۆ مەککەین کرد و پێی وت تۆ زووتر دیل بووی لە ڤێتنام بۆیە دەبێت هەست بەم ئازارانە بکەیت. بەڵام مەککەین کاتێک گەڕایەوە لە کۆنگرێس ڕایگەیان کە ئەو دژی داخستنی زیندانی گوانتانامۆیە.